لە بۆ هونەری قەنەعەت پێکردنی هەر ئینسانە کە بمانەوێ 5 خاڵی سەرەکیمان هەیە. یەکەمیان زمانی جەستە، دووەمیان تۆنی دەنگ، سێمیان بەکارهێنانی وشەکان، چوارەمیان جلوبەرگ پۆشینی جلوبەرگ، پێنجەمیان کردار و ڕەفتارەکان. ئەو کردار ڕەفتارانەی ئەتو دەینوێنی. باش، ئێستا دێن لە خاڵی یەکەم زمانی جەستە. طبعاً بەکارهێنانی زمانی جەستە یەکێکە لە بابەتە هەر گرنگەکان کە کاریگەری 155 لەسەر ئینسانی بەرامبەردادەنێ. توێژینەوەیەک هەیە بە ناوی توێژینەوەی میهرابین، دەڵێ چی؟ دەڵێ زمانی جەستە ئەوەندە کاریگەری لەسەر کەسی بەرامبەردادەنێ کە نەن تۆنی دەنگ و نەوشەکان ئەو کاریگەریان نییە. کاتێک کە کەسێک گوتاربێژە، کەسێک کە دەستە شوێنێک دەیەوێت قەنەعەت بە بەڕێوەبەرێک بکە، یاخود قەنەعەت بە خاوەنکارێک بکە، یاخود قەنەعەت بە کەسی بەرامبەر بکە، زمانی جەستە قسە دەکا، پەیامی هەیە. ئەو دەست و بازوەی تو، ئەو قاچانەی تو، ئەو دەموچاوەی تو، ئەو لێ و برۆ و چاو و ئەوانەی تو زمانە، ئەوانە لوغەنە، پەیامی هەیە لە بۆ ئەوەی کەسی بەرامبەر ئەتوی قناعکەی لەو ڕێگەیەوە. 155 کاریگەری دروست دەکە لە سەریان. بۆ نمونە کاتێک کە تو لەگەڵ کەسێک قسە دەکەی، حیوار دەکەی، گفتوگۆ دەکەی، مەفروزە جەستەت کامل ئاوا ڕووی لەوی بی. جەستەت ڕوو دەکەیە ئەو. دوو، سەیری ناو چاوەکانی دەکەی، پەیوەندی چاو دروست دەکەی، کۆنتاکت دروست دەکەی، بۆی بزانی کە تو بە هۆشیاریەوە لەگەڵی گفتوگۆ دەکەی، بە هۆشیاریەوە ئاگال لە دەربڕینەکانی ئەو هەیە. لە ڕێگەی زمانی جەستەوە ئێستا من دەزانم ئەتو ئاگال لە من هەیە یان نا. نەک ئەوەی کە من قسە لە بۆ بکەم، یاخود ئەتو قسەم لە بۆ بکەی ئەم خۆم خەریکم بە مۆبایلەکەمەوە، یان خۆم خەریکم بە دەست و پەنجەکانمەوە، یان بە شتێک بە قەڵەمەکەمەوە. لەو حاڵەتە هیچ کۆنتاکتێکی چاو دروست نابی، هیچ پەیوەندێکی چاو دروست نابی، کەواتە ئەتو وات لێ دەکا کەسی بەرامبەر ئەوها ئەوە نەبی. خاڵەکی دیکە لە زمانی جەستە زەردەخەنە. ئەو دۆخەی کە دروستی دەکەی، ئەو کەش و هەوایە کە دروستی دەکەی، زەردەخەنە کاریگەری لەسەر کەسی بەرامبەر دروست دەکا. بڕۆ لە خۆ تاقیکەوە تێستیکە، کەسێک تەماشا دەکەی هە بە تەبیعەتی حاڵ وایە، ئەو کەسە یان بە تەبیعەت وایە کە کەسێکی تووڕەوتوندە، مڕمۆچە، بەڵام کاتێک کە زەردەخەنەی بۆ دەکەی، کەشێکی بۆ دەڕەخسێنی، ئەتوو شکل و شێوت لە بەرچاوی دەگۆڕێ، وای لێ دێ بە جوان بە شێوەکی جوانتر ئەتۆ دەبینی. کەواتە زەردەخەنە لێرە کاریگەری هەیە، کاریگەری لەسەر کەسی بەرامبەر دادەنێ. باشە؟ جا لە زمانی جەستە ئەو دەستانە کاتێک کە دەستەکانت بەکاردەینی بۆ ڕوونکردنەوەی شتێک، بە هەمان شێوە بۆ ڕوونکردنەوەی بابەتێک یاخود شتێک تەوزیح دەدەی، چونکە هەر قسەکردن وەکو گوتمان هەر وشە بەز نییە دەری ببڕی، هەر تۆنی دەنگ بەز نییە، دەبی دەستەکانت قسە بکە، دەبی تەوزیح بدەی. لەو حاڵەتەی جارێکی دیکە بە هەمان شێوە کاریگەری لەسەر دروست دەکەی. جاوە لە بابەتی زمانی جەستە ئەگەر پێدا بچین زۆر شتی دیکە هەیە ئەمە دەتانین ئەوە بکەین، بەڵام وەکو باسمان کرد تەنها خاڵە سەرەکیەکان باز دەکەین و بە خێرایی بەسەری دادەڕۆین.